سوید وڵاتێکی دیموکراسیە، دیموکراسیەکی نمونەیی. ئەوە بەمانەی ئەوەیە کە هەموو ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە بۆیان هەیە بەشداری بکەن و بڕیار بدەن چ کەسانێک دەسەڵاتیان هەبێت. ئێمە هەوڵ ئاین شی بکەینەوە ئەوە چۆنە. بۆ یەکەم جار لە سوید مافی دەنگدانی گشتیمان هەیە. هەموو ئەوانەی کە تەمەنیان لەسەر و 18 ساڵە و هاوڵاتی سویدین بۆیان هەیە کە دەنگ بدەن. نزیکەی لە سەدا 80 ئەوانی کە بۆیان هەبوو دەنگ بدەن دەنگیاندا. هەر یەکەی دەنگێکیان هەیە و هەموو دەنگەکان وەک یەک هاونرخن. لە سێ هەڵبژاردننی جیاوازدا دەنگ دەدەن. بۆ پەرلەمانی سوید، بۆ شوورای ئوستانی و بۆ کۆمۆن. پەرلەمانی سوید بڕیار لەسەر ئەو شتانە دەدات کە پەیوەندی هەیە بە تەواوی وڵاتەکە. دوو لە گرنگترین ئەرکەکانی ئەوان ئەمانەن دیاریکردنی یاساگەلی تازە و بڕیاردانی ئەوە کە پۆلی دەوڵەت بۆ چ شتێک بەکار بهێنرێت. ئایا شوورای ئوستانی چیەکە؟ ئایا شوورای ئوستانی چییە؟ سوید دابەش کراوە بە 20 بەش کە پێی دەگوترێت شوورای ئوستانی. جاروبار پێیان دەگوترێت ناوچە. گرنگترین ئەرکی ئەوان ئاگا لێبوونی چاوەدێری نەخۆشە. دەی کۆمۆن چیەکە؟ و کۆمۆن چییە؟ با سوید هەروەها دابەش کراوە بە بەشی بچووکتریش کە پێیان دەگوترێت کۆمۆن. 290 کۆمۆن هەن. لە کۆمۆنەکە بڕیار تەنیا لەسەر ئەو شتانە دەدەن کە پەیوەندی هەیە بەڕێک ئەو ناوچە. ئەگەر تو هاوڕەکانت پێویستان بە ڕووناک چییە بۆ نمونە لە گۆڕەپانی فوتبۆڵ، ئەو کاتە بێ بڕۆی بۆ لای کۆمۆن. دەسەڵاتی سیاسی واتە دابەشکراوە بە 3 بەش. پەرلەمانی سوید بڕیار لەسەر ئەو شتانە دەدات کە پەیوەندی هەیە بە تەواوی سوید. شوورای ئوستانی بەرپرسی چاودێری نەخۆشیە. کۆمۆن بڕیار لەسەر ئەو شتانە دەدات لەوێ کە ئەتۆ دەژیت. ئەوە لەبەر ئەوەیە کە هەموو دەسەڵات لە یەک شوێن کۆنە بێتەوە بۆ ئەوەی هەندێک بڕیار زیاتر نێزیکی تۆ ببنەوە. ئەگەر ئەتۆ هاوڵاتی سویدی نیت دەتوانیت هەر چەند دەنگ بدەیت، نەک بۆ پەرلەمانی سوید بەڵام بۆ کۆمۆن و شوورای نوستانی. بەڵام تۆ ئەبێت بۆ ماوەی 3 ساڵ لە سوید ژیاویت. ئەگەر تۆ هاوڵاتی وڵاتێکی یەکێتی ئەوروپا بیت ئەوە بەسە کە لە ئەو کۆمۆنە ناوت هەبێت و لە ئەو شوورای ئوستانیە کە بەتەمای دەنگی پێ بدەیت. ئایا کەی دەنگ دەدەن؟ هەر 4 ساڵێک کاتی دەنگدانە. ئەوە پێوترێ ساڵی هەڵبژاردن. ئەوە هەمیشە دووەمین ڕۆژی یەکشەمەیە لە مانگی نۆ. حیزبی جیاواز هەیە کە دەتوانێت دەنگیان پێ بدەیت. تۆ بۆت هەیە دەنگ بدەیت بە هەر حیزبێک کە دەتەوێت بۆ پێویست ناکات بۆ هیچ کەس باز بکەیت دەنگ بەچێ دەدەیت. بێگومان ئەگەر بۆ خۆت نەتەوێت. ئایا ئەگەر هەست بەوە بکەیت کە هیچ کەم لە حیزبەکان باش نین، ئەو کاتە دەتوانیت بە سپی دەنگ بدەیت. دەنگێکی سپی هەروەها حیساب دەکرێت. ئەو کاتە ناڕەزایەتی خۆت پیشان داوە بۆ حیزبانەی کە هەن، بەڵام هەروەها نیشانی دەدەیت کە مافی دەنگدان گرنگە. بەدەگمەن هەمان بۆ چوونت هەیە وەک حیزبێک لە ڕێک هەموو پرسیارەکان. ئەو کاتە بۆت هەیە ئەو پرسیارانە هەڵبژێریت کە گرنگترن بەڕای تۆ. ئەو کاتە هەموو دەنگەکان پێکەوە حیساب دەکرێن. ئایا پاشان چی ڕوودا؟ هەر لە شەوی هەڵبژاردنەوە یەکەم راپۆرت بڵاو دەکەنەوە. ئەوە شتێکی زۆر خۆشە. لە پەرلەمانی سوید 349 شوێن هەن بۆ دابەشکردن. حیزبێک تا دەنگی زیاتر وەرگرێت شوێنی زیاتر وەردەگرێت لە پەرلەمانی سوید. بەڵام حیزبێک دەبێت لانی کەم 4% هەموو دەنگەکان وەرگرێت بۆ ئەوی بتوانێت لە پەرلەمانی سوید بێت. چەندین حیزب دەتوانن پێکەوە ڕێک بکەون و هاوکاری بکەن. ئەو کاتە دەنگەکانی ئەوان پێکەوە حیساب دەکەن. ئەو حیزبەی کە دەنگی هەرە زۆری وەرگرتووە سەرۆک وەزیرێک دیاریەکە. یەکەم ئەرکی سەرۆک وەزیر بڕیاردانی ئەوەیە کە چ کەسانێک بەشداری حکوومەت بن.
ئەرکی حکوومەت پێشخستنی پێشنیاری جیاوازە بۆ پەرلەمانی سوید. بەڵام بۆ ئەوەی پێشنیارێک بەسەند بکرێت دەبێت زۆرینەی ئەندامانی پەرلەمان دەنگی باڵای بدەن بۆ پێشنیارەکە. کە ئەوە بەو شێوەیە کە حکوومەت پێشنیار ڕادستی پەرلەمانی سوید دەکات کە ئەوان دەبێت پەسەندی بکەن. شێوەیەکی دیکەیە بۆ دڵنیاکردنی ئەوە کە هەموو دەسەڵات لە یەک شوێن کۆنە بێتەوە. کە سوید وڵاتێکی دیموکراسیە واتە هەروەها بەمانەی ئەوەیە کە دەتوانیت بەشداری بکەیت و لە بەشی جیاواز لە کۆمەڵگا بڕیار بدەیت. لە خوێندنگاکان بۆ نمونە ئەنجومەنی قوتابی هەیە. ئەو کاتە قوتابیەکان لە پۆلی جیاوازەوە کۆ دەبنەوە و باسی ئەو شتانە دەکەن کە پەیوەندی هەیە بە هەموو لە خوێندنگا. ئەوە لەوانەیە دەربارەی کاتەکانی کراوەی کتێبخانەی خوێندنگا بێت. یان کە خوێندنگا خۆراکی سەوزەیی زیاتری هەبێت. تۆ هەروەها دەتوانیت بەشداری بکەیت لە کۆمەڵەیە کە کار دەکات بۆ شتێک کە ئەتۆ پێت گرنگە. لەوانەیە دەربارەی چۆنیتی مامەڵەکردنەکە لاژەڵ بێت. تۆ ئەتوانیت خۆپشاندان بکەیت یان لیستی ناو کۆ بکەیتەوە. ئەگەر کەسێک زیاتر هەمان بۆ چوونێ بێوەکو تۆ ئەوە لەوانەیە باشتر بێت. هەموو دەتوانن پەیوەندی بکەن بە ئەوانەی کە سیاسەتمەدارن و واتە ئەوانەی کە کاری سیاسیان هەڵبژاردووە. دەتوانیت هەم تەلەفۆن بکەیت، بنووسیت یان نامە بە پۆستی ئەلکترۆنیکی بنێریت. یان سەردانی پەرلەمانی سوید بکە. ئەو لە ستۆکهۆڵم هەیە لە نزیکی گاملاستان. تۆ ئەتوانی گوێ لە کۆبوونەوە و لێپرسینەوەکان بگریت. ئەگەر لە خوێندنگەیەکی ئامادەیت ئەوە ئەتوانیت کاتێکی تایبەت بگری بۆ پۆلەکەت و پێکەوە سەردان بکەن. بڕۆ بۆ ئەوەی کە سەریان لێ بدەیت. دیموکراسی ئێمە لە سوید بە نێزیکەی ئەم شێوە کار دەکات. ئەتۆ دەتوانیت بەشداری بکەیت بە زۆر شێوەی جیاواز بڕیار بدەیت.